وەختتان وەخێر. ئێمە وتمان دەوڵەتە ئێرانی و مؤسسات دەوڵەتە ئێرانی و ڕاندخارانە دەوڵەتە ئێرانی لە شەڕێکی جددی دەسەڵاتە لە بەرامبەری یەکتریا هێز زۆر و بۆرە مردمە نامتعەین بەکار تێرن تا بتوانن بازی قدرەتیان پێ بکەن و بە خیاڵە ڕاحەتۆ کە محتەوای بێمحتەوا ئەدەن لە حزورە مردمە لە خیابانە لە دەقیقەی نەوەد لە چەقەچەقە سیاسیە سەر مێزە سیاسیە خۆیان دانیشن و ئەوەی بەردەکان لە خیابان ئەتەقێنێت و سەری بە جەدوەل ئەدرێت و لەگەڵ مەئمورینە حاکمیەتیا دەرئەکەفێ سەری بێکڵاو بمێنێ وەکو پارادایم شیفتەکەی 57 و بیهەنێرنە ماڵ. محتەوای بێمحتەوا پاشنەی ئاشیلێکە کە ئەمانە بە قودرەتۆ بە گەمارۆی مردم لە ڕێگەی سلبریتیەکان و لە ڕێگەی ئەحزابە بەرساختەوە خەریکن هەدایەتی ئەکەن. ئێمە وتمان ئەمانە گشتیان تەرەفدارە فعالیەتە جامعەی مەدەنی و ئاگر کوژاندنەوە بوون، قوتوڕانی جەمکردنە پایە ئاویەرە سنە بوون، لە پڕێکا ئەمڕۆ گشتیان بەحس لە حەق دفاع مەشروعەکەن لە مەسیح عەلی نژادیانۆ تا ئاغای مرادە وەیسی. کەسێ نایژێ مرادە وەیسیە قەسریە نەناسریاگە هاڕیا کێ هاوردی گەورەی کردو و بۆڵدی کردو و ئەی ناسێنێ بە دنیا. ئێمە وتمان ئەمانە کاریان کێشیاگەسە تەزادە جددیەک و ئەم تەزادە جددیە حەزبی یەکتری وا لە شوێنە لذا ئەبزارە مردم بەکار ئەوەن و ئێمەیە ئینقلابی. ئێمەیە ئینقلابی واسەم تووسو ئەدەین و ئاخێزە کوردان خەریکین هەدایەت ئەکەین خەڵک لە دەستیان دەرتێرین و نایەڵین فەزای ئەحساساتیە خەڵکی بەسەری و حاکم بێت و بەهای گەورە بدات و پاشەکشەکاتەوە. ئەم نەمایشە لێدانە بە درۆنە لەم ئەحزاب بەرساختەیە تابوونە دەندەن خائنە واکنشە بە ئاخێزە کوردانە. ئەوەی واگەلە کێسی فازە ئەم اعتراضاتە کە خەریکە بەرەو قیام و بەرەو ئاخێزە کوردان ئەڕوات بگۆڕێت و لە دەسە خۆیان بێڵێتیوە. گەمارۆ ئەوە نییە کە هێزەکانی دەوڵەتە ئێرانی لە خیابانە خەڵکەکە گەمارۆ ئەدەن. گەمارۆ ئەوەسەوا لە بەرەی میدیایی و خەبەرە ساختە و نەمایشە مێش کە ئێمە گەمارۆ ئەدەن تا ئێمە نەزانین چه خەبەرە. ئەوانەی وا ئێمە تا دوێکە سوعالمان لیان ئەکرد مجاهدینە خەڵق لە بەخا تەحمل نەکریا ئێوە چۆن تەحمل کریاگەن تەوجیهیان ئەکرد ئەیان و خەڵکە قارەمانە حەلیمە کوردستان ئێمە ئەپارێزێت. دەوڵەتە ئێرانی ناتوانێت یاسای نێو دەوڵەتی پێشێر کات. دا بزانم ئێستا حکوومەتە حەلیمە کوردستان 50,000 هێزە زێرەڤانی هەناردگەسە سەر سنوورەکان خەڵکە قارەمانە شارە کۆیە ئیستەوا لە بەردەمە مەقەڕەکانە ئەمریکا ئێژە ئێران گەمارۆی داگین خەڵکە کۆیە بۆ کوێ هەڵتێت؟ بۆ کوێ هەڵتێت؟ کوا ئیستە خەڵکە قارەمانە سلێمانی هاتکەسە دەرەوە بنکەکانە دەوڵەتە ئێرانی سووتاند؟ تۆ چۆن ماگی تۆ لە حەلیمە کوردستانە؟ ئەم نەمایشە چۆنە ئەدرێت؟ وەختێ وتمان محتەوایە بێمحتەوا ئەدەن لە مردمێکی تووڕە مردمێکی هاڕیاگی بە بەرنامە و سازمەندهی لە گومنامیە لە بێنامیە لە حاشیەبوونە لە بێدەسەڵاتبوونە هدایەتی ئەکەن بەرەو شتێک کە تای مشەخەس نییە. ئەو بەردەوا لە ناوە خیابانە ئەتەقێت سۆحا کەس تۆوە بیر نایەرێت تۆ چەنێ لە قەت خوارد چەنێ ساچمەت خوارد کەس تۆوە بیر نایەرێت وەکو 57 و باوکەکانە ئێمە فشیان کردووە خۆیان ئەیان و ئینقلابمان کرد هەر نازانین چه ئەتفاقی کەوت. لەبەر ئەوەی تۆ ئەو وەختیشە نەوی تۆ مردم ئەو وەختیشە لە ژێرە فشار و ئەحساسات و خین و تووڕەیە هاتیتە دەرۆ نەتزانی بەردەکان و دروشمەکانە تۆ لەسەر مێزە سیاسی ئێشێ کەسێ نەغدیەوە بکاتەوە. ئێشێ کەسێ نەغدیۆ بکاتەوە یاخوەت مؤسساتە مەوازی و ئیدارەی جامع ئەگریتە دەسۆ و وەختێ متعەین ئەوی یعنی قەست پەیا ئەکەی. با بزانن گەورەترین اتفاقی کە لە جەهان بکەفێ ئەمەسە کە ئینسان لە بێمەسئولیەتی دەربێت فکر بکە پاشای جەهان خۆیەسی دەسەڵات تەمامیەتە هێنە خۆیەسی. ئەمە گەورەترین ئەسلحەیە کە وا حاکمیەت لێ ئەترسێت. لذا دائما گەرەکێ تۆ بواتە مەیدان دەرەکە لە مەیدان تۆ هیچ ئەحساسە لە بوونە خۆت نەکەی و چتە سەخیف تۆ غافڵکە لە تەمامیەتە دەسەڵاتە خۆت.
ئەم شانۆگەریەوە ئەیکا دەوڵەتە ئێرانی بە بەرامبەر بە تەنیا مردمە قەستمەندێک خەریکە ئەم کارانە ئەکا کە لە چەشنە حرەکەتەکەی شنۆ وا ترسیا لە دەستی دەربچێ و ئەحزاب سکوتیان کرد مەگەر تۆ ئیدعات ناکرد ئەدود من ئیعتسابە سەراسەریم خستکە سەر ڕێ مەگەر تۆ نەدەود من جامعی کوردستانم تەعتیل کردگە ئەی بۆ گەی بە فەرازە شنۆ و ئەرتشە کوردان لە شنۆ سکوتە کرد ما تۆ ئیدعا ناکەی دوژمنە دەوڵەتە ئێرانیت گۆم هەرچی قوڵتر وێ بازی خۆشترە ئەی مەگەر تۆ نەدوت فەراخانە داگە خەڵکی بە ئیستیقباڵە تۆ هاتکن تۆ ئەحزابە ڕیشەیت بۆ ئەو وەختە فکرە نەکردەوە دەوڵەتە ئێرانی کاسبکار و دوکاندارە مشەخەس بە جوازە کەسب و ئەکا بە زدە ئینقلاب جوازە کەسبەکەی لێ ئەسێنەی لە زندگی و لە نان خواردن ئەی خات ئەو وەختە هاتی ئیدعات کرد کە ئیعتسابە سەراسەری کارە تۆست ئەی بۆ لە لەختەی شنۆ خۆتە دەرکرد بۆ قسە نەکرد بێژی شنۆ ئێشێت تەشەنە پێ بدەن بیکەن بە پاندەمی بۆ قسەتە نەکرد چون ئەربابە ئێرانیت ئیجازە نادا خەڵک بترازێت خەڵک تێتە خیابان ئەکوژرێت دەست ئەوەشێنێت بەڵام من نەخدی ئەکەم و من محتەوای پێدەم انقلاب ژنانە یعنی چی؟ يعني چه اتفاقی کفی انقلاب الجنانه بورا سر میز سیاسی صحابه صورت قانون دریخه يعني چی شخص اول مملكت ايشي جنويت رئيس جمهور ايشي جنويت جامعه ايشي كلن جنانه بيت هيزا بوليس ايشي جنويت شون متعينه بانقلاب الجنانه كام صيغه فاحشه يعني چی لتو تئوري زكرياغا انقلاب الجنانه چه شكليه محتواي محتواي بمحتوى جن جيان آزادي مزخرفترین شعار ضد بشریه که کتوانی بیدی استک دولت ایرانی نمایشوا ادا برو بو شعار گلی و انسان متعین اکا و قصدمندی اکا اسر آخیزیان آخیزنامه کردن اما درشم ایمه ناو خیابان و بکارمان تیرن بو بازی قدرت ولی ایمه لدسیان اترازین دولت به شرف ایرانی بم نمایشان دوز انقلابی گریه اما اوی تسرو درشم اواني تين خيابانا امسا جهنگير منم عالم رها كر لزنجير منم اما اسرا خيزيانا اما اخرين قيامة وانسان كردي ايكات وقتي وتو جهنگير منم عالم رها كر لزنجير منم يعني تو تعينه بخودا بعنوان انسان قاستمند كتمامية قدرتي قركا او جوريش كجهن اقريتو او قصد تمام مردمان جهن دروس اكاكد صلاة خوين بقرنو يالات متحدة امريكا لكوش كسبي خوين اقريتو كافية خلق لخسياقي دربيت خلق لخسياقي درهاتن يعني قصدو آهنگ دا صلاة خو ودس قردنا باب زاني سرزمين ايما سرزمين مفاهيم تمدن مشعشعة كردية ايما نقلين نملتين نناسيوناليستين ننيشنين نأمتين لمفهوم تمدنية ايما كردان يعني جامعي سياسي كتيا افراد بشداريان كردگا تا قدرة جمعي دروس كان فردكان دانا بدانا بياو بسيان كردگا شرط اقراريان كردگا بياو بسيان كردگا ام مفهوم اقبية تاريخي هست تعريفي نيا وقتين بتو ايجن مفهوم سياسة لزوان فارسي وعربيانا وقب معناي بوليتيكا لزوان ايما آئین کردن یعنی سیستم اداره سیاسی دخالت کردن لآئین کردن اوات یارن ایم دیوانین اوات یارن هنیم گیلین یک شارن تا زنده کرمه آئین کردن بیاو بس بکین سیستم اداری کردی دابنین انسان فرد کردی لكردانا يعني جامعي سياسي متعين اوي ما خلق قتيس اوروبا وتمدن اوروبا نوجين ما ام كاوري زادقان بتعريف دولة يهود ايرانيين يين درشم انقلاب ايوه اولا ايوه نقلن نملتن ايوه كردان مفهوم خوتان مخسينن تمدن خوتان لبين موان اما اخيز كردانا درشم ام قيامة وام اخيزة جهنگير منم عالم رها كر لزنجير منم بم درش ما بير خيابان نقد اويتو للحاظ سياسي تمامية دا صلاة بو اقريتو الزان لقل كيا ترفن
توب تانك فشفشه آخوند باید گنبشه شعار نیه، مزخرفه. جنجیان آزادی مزخرفه. وقتی وته جهانگیر منم عالم رها کرد لزنجیر منم، دنیا افهمیتو کی فاز انقلابی جهان اگورید. تو مصلح نیی، تو منجی آخر الزمان نیی، تو انسان قصدمند کردید لآخرین شورشا و عصر آخیزیانا. تو آخیز کردانکی، آخیز جهان شمول کردانکی، کردیت خوب جهان ادی. متوجه بون دولت بشرف ایرانی مشتی جولکی فاسد اوری تریاکی به عناصر فاسد بیدای کوواوکی بزانه لبرامبر انسان متعین بوگ کردیا، لبرامبر کردانا ویسیاگه پیتان من ود ایم بدیل جهان انقیادین برو نمایش کیسته. دروشم دروسکی لخیابانا یک دروشم ام جهان تکاندا. جهانگیر منم عالم رها کرد لزنجیر منم، اما دروشم تاک بتاک ای وصل خیابانا. اوی گله کسی قدرت بیره تو تمامیت خوی درخوا، ظرفیت انسانی خوی درکا، خوی به عنوان جهانگیر معرفیه کات. انسان قصدمنده که جهانگیر یکی لقصده که تمامیت قدرتی گرکه، نه سپا بکشه ارتش بکشید، قصد من ایترنم گرکه خسیاگوم، کس نمایندگی اراده من ناکا، حوصار خوم دست کس نادم، من تمامیت قدرت خوم تو بخوم تیرمو، توش بیریو، توش وکو منت بیبید. اما دنیا اگرید، من جهان اگری، من قصدمند، من کرد، من دارای قدرت، من اراده قدرت کر جهان اگری. اما جهان اگری نبو معتوم جهانگیر منم، يعني خو خصلة من جهان اقريتو، خصلتي كقستم قرك تمام دا صلاة بقرم كويلن نبم وإرادية خم بقرم دسو وحيج كسي إرادية من باز نمايناكا إلا ما شك خم نويت. ام شعارتو دا جهان تكاندات بيناوانو برسيا كان جهان تكاندات. انسان كردي دلالة لتواو بزركريا وكان تاريخه وامبراطوريته كان تاريخيا لبين برد. اما عصر آخیزیان، عصر قیام انسان کردیه، دولت بالشرف ایرانی فاقد خلاقیت ابزاریان والدسو، خلاقیت ایمین واکنش به دنگ حقیقی ایمنشان ادن، واکنش به قصد انسانی ایمنشان ادن. اما آخیز کردانه جهانگیر منم عالم رها کرد لزنجیر منم، اما درشم آخیز کردانه و اما جهان تکانه داد.